لە هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئاگربەست لە غەزە چووە بواری جێبەجێکردن ئەوەی کا چۆتە بواری جێبەجێکردن کۆناغی یەکەمێتی ئاگربەستەکەش لە نێوان کێدایە لە نێوان خەیر و ئومەتین ئوخریجەت للناس لەگەڵ شعب الله المختار. ئەمە قۆناغی یەکەمە بە دڵنیاییەوە کۆمەڵێک لە بارمتە و زیندانیەکان ئەگۆڕێنەوە. ئەمڕۆ ئیسرائیل با بڵێن سێ بارمتەی وەرگرتەوە و حەماسیش کۆمەڵێک لە لیستێکی با بڵێن پەنجا ناوی هەیە کە زیندانی فەڵەستینین لای ئیسرائیل بوون پێدەچێ بەم نزیکانەی ترچەند کاژێری داهات و بە دڵنیاییەوە بگەنەوە دەستی فەڵەستینیەکان. مەسەلەی ئاگربەستەکە پرسیاری دیاریکراوی بە دوای خۆی داهێناوە. یەکەم ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو هەتا ئێستا ڕاستیەکەی ئەوەی کە ڕوویدا 7 ئۆکتۆبەر و دواتر کێ ئامانجی دیاریکراوی خۆی پێکا ئەوەی کە بەدەست هات بۆ ئیسرائیلیەکان و بۆ فەڵەستینیەکان چین کامیان توانی پرسی استراتیژی تر دەستکەوتی استراتیژی تر بۆ خۆی بەدەست بێنێ. بۆ ئەم ئاگربەستەش ئەمە قۆناغی یەکەم چۆتە بواری جێبەجێکردن و 42 ڕۆژە خایانێ. ئەم قۆناغی یەکەم سەرباریەوەی ئاسانترینیانە با بڵێن وەکو خۆی جێبەجێ بێ یان ناشکێنرێ سەرباری ئەوەی کە بە دڵنیاییەوە قۆناغی دیکەش بە دوای خۆی داهێنێ 2 و 3 هەموو ئەمانە ئەگەر وەکو خۆی بچێتە پێشەوە ئاگربەستەکان وەکو خۆیان جێبەجێ بکرێن ڕێکەوتنەکان با بڵێن نەشکێنرێن بە دڵنیاییەوە پرسی فەڵەستین و ئیسرائیل دەچێتە قۆناغێکی دیکە کە دەکرێت لە چوارچێوی گۆڕانکاریەکانی ناوچەکەیە دووبارە فۆرمێک بە پەیوەندی و ململانێ کێشەی ئیسرائیل فەڵەستین بدرێتەوە. بە دڵنیاییەوە پرسیاری سەرەکیش بەردەوام کە کوردستان و لە با بڵێن ناوچەکەی قسەی لەبارەوە کرێ ئەوەیە کە کێ براوەی شەڕەکە بوو فەڵەستین حەماس یان ئیسرائیل. منم پرسە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم. جەلیل ئازادی خواست نووسەر و شترۆڤەکار بە ڕێزیان لە ئەمریکاوە لەگەڵمانن بە سوپاسەوە و شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ئەویش لەگەڵما بێ بەڵام هێشتان ئامادە نەبووە بە دڵنیاییەوە دواتر دەیهێنمە ناو گفتوگۆکە ئەگەر گرفتێکی دیاریکراو نێتە پێشەوە. بەڕێز جەلیل سلااوت لێبێ وادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم. ئەگەر وەکو استراتیژ وەکو دەستکەوتی استراتیژی لە چوارچێوەی با بڵێن ئەوەی کە گوزەرا لە 7 ئۆکتۆبەر و دواتر هەتام ئاگربەستە سێری ئەوە بکەین کە ڕوویدا لە ماوەی 400 و پێم وا بێ 71 ڕۆژە کێ قازانجی کرد و کێ زیان کێ براوە کێ دۆڕاوە. سڵاو و کاتتان باش زۆر سپاس بۆ ئێوەمەتمێ بۆ بینەرانتان. لێکدانەوەی ئەم بابەتە کە کێ سوودی کرد و کێ زیان لە ڕاستیا دەبێت بە دەقیقی دیار بێ ئێمە لەسەر چه بابەتێک دەبین. ئایا لەم پرسیارە مەبەستمان سەرکەوتنی سەربازیە، مەبەستمان سەرکەوتنی سیاسیە، مەبەستمان سەرکەوتنی دیپلۆماسیە، کام لەم ڕەهەندانە ڕەهەندی جا من مەبەست هەموویەتی بەڕێز جەلیل ئازادی خواست چونکە هەم ڕاستیەکەی ئەگەر لایەنێکیان دەستکەوتێکی سیاسی بەدەستێ نابێ بە دڵنیاییەوە پرسی سیاست پرسێکی استراتیژیە، سەربازیش بە هەمان شێوە، دیپلۆماسیش بە هەمان شێوە. لە ڕاستیا ئیسرائیل لەسەر سێ ئاسایشی لە مەترسیدا بوو و ئیسرائیلەکان خۆیان ئەمانیان بە وردی دەزانی. یەکێک لەو ئاستانە بوونی ڕێکخراوێک بوو بە ناوی ڕێکخراوی حەماس لە غەزا و مەترسیەکانیشی لە 7 ئۆکتۆبەردا بە تەواوی دەرکەوت بۆ ئیسرائیلەکان کە مەترسی حەماس لەسەر ئیسرائیل بۆ فۆرم و شێوە و پێکهاتەیی کە پێش 7 ئۆکتۆبەر بوو مەترسیکی زۆر زۆر جددیە بۆ سەر بوونی ئیسرائیل و خستنە مەترسی ئەسڵەن ئاسایشی نەتەوەی ئیسرائیلەوە. ئەمە یەکێک لەو ئاستانە بوو کە ئاسایشی ئیسرائیلی دەخستە مەترسیەوە. ئاسێکی دووهەمی هەبوو کە ئاسی دووهەمیش لە ڕاستیدا هەم یاریدەدەری ئەم ئاستە یەکەمە بوو هەم هەموو کات خۆی بە تەنیا دەیتوانێت و کێشەیە سازکاویش بریتی بوو لە حیزب الله لوبنان.
ئاستی سێمیش ئێرانە. ئێمە گەر سێری ئەم سێ ئاستە بکەین کە ئاسایشی ئیسرائیلیان خستۆتە خەتەرەوە و ئیسرائیلەکان بەوردی لەسەر ئەمنیەت و ئاسایشی خۆیان لەسەر ئەم سێ ئاستە کار دەکەن، بە پێی مەیدانیش کە ئێستا لە بەردەستدایە دەتوانین بڵین لە کۆبندێکی گشتیدا ئیسرائیلەکان توانیان خەتەر وەک مەترسی ئەم سێ ئاستە بۆ سەر ئاسایش و ئەمنیەتی خۆیان ئەگەر بە تەواوی لە دوو ئاستا بنبڕیان نەکرد بێ لانی کەمەکەی لەسەر هەر ئاستەکەدا بەڕادێکی یەکجار زۆر کەمیان کردوتەوە و توانیوانە تا ئادەیەکی زۆر ئەرخەیان بن. لەبەرەوە من دەتوانم بڵم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە ئیسرائیلەکان توانیوانە دەستکەوتی زۆر بەدەست بێنن و دەستکەوتەکانیشان بەڕاستی بەرچاون. ڕاستە ئێمە دەزانین لە غەزا کوشتارێکی بەمەعنا کراوە 46,000 ئینسانی بێتاوان و سەبیل کەوتونەتە بەر ڕەحمەتی کوشتن و مەرگ، هەموو ئەمانە لە بەرچاو دیارن. بەڵام لەسەر ئاستی نیزامی ئیسرائیل توانیوەتی تا ڕادێکی یەکجار زۆر حەماس لاوازکە. سەرڕاوی حەماس لاواز بۆ هێزی سەربازەکەی بەڕاستی هێزەکەی تر ئێستا لەم دۆخەدا ناتوانێت مەترسی جدی و مەترسی وا کە زەبروەشێن بێت لە ئیسرائیل یا وەک 7 ئۆکتۆبر بۆ ئیسرائیل دروست بکە، حزبوڵا ناتوانێت بۆی دروست بکە و ئێرانیش ناتوانێت بۆی دروست بکە. لەبەرەوە ئێستا پرۆژەی ئیسرائیلەکان بە باوەڕی من لەم ئاگربەستەدا هۆکاری هەیە. ئاگربەستەکە بۆچی ئاگر بڕکراوە سەبەبەکانی چین و لێکەوتەکانی ئەم ئاگرڕانە من ئەگەر بمەیە بڵێم ئیسرائیل لەسەرم ئەساسا کاری لەسەر مەسەلەکە کردەوە بێ پرسیار لام ڕاستیەکەی بەڕێز جەلیل، چونکە ئەم فۆرمەی ڕێککەوتن و ئاگربەست دەمێکە لە ئارادایە بەم شێوازەی کە پێشتر ئەمریکا پێشنیازی کردبوو، بایدن پێشنیازی کردبوو، بەڵام نەئەچووە با بڵێن هەردوو لایەن ڕێک ناکەوتن و بەردەوام یەکتریشیان تۆمەتبارە کرد بەوەی کە ناگەنە ڕێککەوتن. اینجا تۆ پێم بڵێ بەڕاستی بۆ ئێستا ئەم هەردوو لای شەڕەکە هەردوو لای جەنگەکە بەم ڕێککەوتنە ڕازین و ئەوەی کە پێشتر با ڕێککەوتنەکە ڕازی نابوو کێ بوو؟ لە ڕاستیە حەماس لایەنێکی کە هەمیشە ڕازی بۆ بە ئاگر بڕ، لایەنێک نەبوو کە دژی ئاگر بڕ بێ. ئەو لایەنی کە ئاگر بڕی نەویستووە و پێداگری کردووە لەسەر ئەوەی کە دەبێت شەڕ درێژەی هەبێ و لەسەر هەڵوێستی خۆی پێداگر بۆ ئیسرائیل بووە. پرسیارەکەمێ نەتانیاهۆ و کابینەی نەتانیاهۆ کە بەرحاڵ کابینەیەکی ڕاستی پەڕگیرە چۆن بەمە قائل بوون و چیان کردووە، میکانیزمەکانی پشت قایل بوون بەم ڕێککەوتنە چییە؟ بێگومان خۆتان ئاگادارن گوشاری ئیدارەی ئەمریکا بۆ سەر ئیسرائیل گوشارێکی یەکجار زۆر بوو. لە مانگی هەروکە خۆشت ئاماژەت پێدا لە مانگی 5ەوە ئەم بابەتی دانوسان و ئاگر بڕ و گۆڕانەوەی بە ئیسلاح بە دیلگیراوانە لە دەستوری کاریاندایە. ئیدارەی بایدن گوشارێکی یەکجار گەوری خستوە سەر ئیسرائیلەکان و ترامپیش لەگەڵ هاتنی خۆی هەڕەشەیەکی توندی کرد. کامڕۆ بە ئیسلاح میدیاکانی ئەمریکاش بڵاویان کردەوە زۆر بەوردی باس لەوە دەکەن کە هەندێک زانیاری تازە هاتوۆتە دەرەوەی یەکێک لەوانە ئەوەیە کە هەڕەشەکەی ترامپ تەنیا بریتی نەبووە لە حەماس بەڵکو بریتی بۆ لە خودی نەتانیاهۆش و ئەم هەڕەشە ڕاستەوخۆ ئەویشی گرتووەتەوە. هەتا نێردەی ترامپ لەگەڵ نەتانیاهۆ کە قسەی کردو پێ و تۆ ئێمە لەم بابەتەدا زۆر جددین و بەجددی پێداگرین ئەگەر ئەم ئاگر بڕە نەبێ ئەم قۆناغە جێبەجێ نەکرێمە هەڵوێستمان لە بەرامبەر ئێوەشدا دەبێت. کەوابوو دەتوانین بڵین سەرەکی ترین هۆکاری دروستبوونی ئەم ئاگر بڕە لە ئێستادا ئەمریکایەکان بوون. هۆکاری دووەم بە باوەڕی من هۆکاری دووەم بە باوەڕی من وەزئی ناوخۆی ئیسرائیلە، ئەو خەڵکەی کە سوکاریان کوژراوە کە سوکاریان بە دیلگیراوە و 15 مانگە هیچ هەواڵێکیان لە چارەنووسی کەسانی بە دیلگیراوی خۆیان نییە و ئەمانیش گوشارێکی زیاتر بۆ سەر نەتانیاهۆ بۆ ئەوەی کە وای لێ بکەن بەرحاڵ وڵامێک بداتەوە، چون ئێمە دەزانین هێرش بە دوو ئامانج دەستی پێکرد بوو، گێڕانەوەی گیراوەکان و کۆتایی هێنان بە حەماس. تێدەگەی دەکرێ بڵێن لە ڕووی سەربازیەوە تا ڕاست تا ئاستێکی زۆر بەڕاستی حەماس کۆتایی هاتووە تا ئاستێکی زۆر، بەڵام لە ڕووی سیاسی فکریەوە نەخێر قەتەن کۆتایی نەهاتووە و ئەمەش یەکێکی تر لەو هۆکارانە بوو کە ئیسرائیلەکانی ناچار کردبوو بۆی ئەو ئاگربڕەی ئێستا بکەن. هەر ئەمڕۆژ کۆمەڵێک شت دیار بوو کات دەمانبینی وەزیری دەرەوەی ئیسرائیل، وەزیری خەزانەداری سەر و کۆماری ئیسرائیل هەر ئەمڕۆ هەڵوێستیان هەبوو، زۆر نابەدڵ بوون لەسەر ئاگربڕەکەوە، زۆر بەجددی قسەیان دەکرد کە ئەمە خەسارە. هەتا وەزیری خەزانەداری دەڵێ گەرم ئاگربڕە درێژەی هەبێ من واز دێنم دەست لە کار دەکێشمەوە و زۆر بابەتی تر لەم شێوە دەبینین کە ئەم دوو هۆکارە هۆکاری زۆر گرنگ بوون. هۆکاری سێم چێرای من هۆکارێکی گرنگە بە باوەڕی من دویش ئەوەی ئیسرائیلەکان ئەم دەرفەتەی کە لە ناوەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوۆتە پێشەوە لە ناوچەکە جێگیر بووە بۆ بەهۆی لاوازکردنی
بەڕاستی ئێران ینی ئەوە نییە کە دەڵێن کە ئێران لاواز بۆ بەڕاستی ئەمە سەرێکی ڕیکلام بێ سەرێکی خوێندنەوەی هەڵە بێ لەواقعدا ئەمە حقیقەتێکە ئێمە لە مەیداندا دەیبینی ذهنی نییە عینی شتەکە ئەویش بریتە لە چی بریتە لە زمینگیربوونی حیزب الله و حماس بریتە لە ڕوخانی ڕژێمی ئەسەد و کۆتایی هاتن بەو هیلالەی کە هیلالی شیعی کە ئێران دەیویت دروستی بکە لێرەوە سێ شتی گەورە زۆر دێتە پێشەوە یەک ئیتر ئێران ناتوانێت یارمەتیەکانی خۆی وەکو جاری جاران بە حیزب الله و حماس بگەێنێ ئێران ناتوانێت لە لوبناان حکومدار بێ ئێستا حکمی لوبناان گۆڕاوە شرایطی سیاسی گۆڕاوە جەلیل بۆ ئەمەیان من دواتر قسەی زیاترەکەین بەیەکەوەوە پرسیاریشمە بێ بەوەی کە 7 ئۆکتۆبەر و دواتر چی لە هاوکێشەکانی ناوچەکە گۆڕی و ئەوەی ئیسرائیل ئەیویست نەخشەکەی ناتانیاهۆ بەرزی کردەوە لە نەتێگرتوەکان بەدی هاتیان ناوە ئیسرائیل بە ئاگربەست ڕازی بووە بەڵام کاکشوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ئامادەیە بە ئەویش بخێنە ناو گفتوگۆکەوە بەڕێز شوان سڵاو دێبێ هیوادارم زۆر باشبی بەخێربەی بۆ زووم ئاگربەست لە ئێستادا و بەو دەرەنجامانەی کە شەڕ کە جەنگەکە پێی گەیشت بوو دەرەنجامی مرۆیی دەرەنجامی سەربازی دەرەنجامی سیاسی و دیبلۆماسی ئەوە ئاگربەست قۆناغی یەکەمی چووە بواری جێبەجێکردنەوە تۆ چۆنەی بینیت جا نازانم ئەتەوێ بە پێوەری سەرکەوتن و شکست ڕاستیەکەی مامەڵی لەگەڵا بکەیان بە پێوەری دەستخستنی ئامانجی استراتیژی حقیقت من بۆ جەنگەکە زۆر حەزم لە سەرکەوتن و شکست نییە بەو پێی کە یەکەم شەڕە دووەم خەڵکێکی زۆر کوژران بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان کاک ڕەنجی بەڕێز زۆر سپاس بۆ جەنابێت بۆ کەناڵەکەتان و سەلام و احترامیشم لە بۆ میوانی بەڕێزت هەیە طبعا جەنجی غەزە و ئیسرائیل بە حکمیەوەی کە 470 ڕۆژی تا ئەمڕۆ خایان و لە هەمان کاتیشدا جەنگێکی قەمعی و داپلۆسێنەر بوو بە حکمیەوەی کە بڵێن قەوارەی زایۆنی لەلایەن خۆرئاوە بە تایبەتیش بە سەرکردایەتی ئەمریکا مەدعومە والحاصل لە ڕووی سەربازی و لۆجستیەوە لە ڕووی داراییەوە هاوکاریەکی باشی دەکرێت تەنانەت لە ڕووی سیاسیشەوە بۆ نمونە لە مەجلیسی ئەمن کاتێک کە پرسی ئاگربەست هات بێتە ئارا ئەمریکا مافی ڤیتۆی لە ساڵحی ئیسرائیل بەکارهێناوە جا بەپێی ئەوە کە ئیسرائیل لە خلالی شەڕەکە بە شێوەیەکی بێڕەحمانە و دڕندانە بە ئاگر و ئاسن سەرکوتی غەزەی کرد بە مەبەستی ئەوەی کە خڕنۆش و خاپوریان کاو لە نێویان ببە بەڵام سوپاس بۆ خوای گەورە بە ئیرادەی خوای گەورە و وەکو سەبەبیش بە خۆڕاگری و هەوڵ و هیمەتی خۆیان و ئەو کەسانەی کە هاوکاریان کردوون ئەوانە سەبر و تەبات و سمودی زۆریان هەبوو تا ئێستاش بەردەوامن جا بەپێی ئەو پێوەرە کاتێک کە دوو هێزی بەرامبەر یەک دەکەی بۆ نمونە حەماس وەکو حزبێکە کە چەکێکی تەقلیدی و کلاسیکی هەیە و جیهادیش لەوێ بە هەمان شێوە کە مقاومەی پێدەگوترێ و کەرتی غەزەش لە ڕووی نسبەوە کە منوە لە ڕووی جوگرافیاوە بە هەمان شێوە بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت لەگەڵ ئیسرائیلێک کە ینی ئەمریکا و هەندێک لە وڵاتانی خۆرئاوا ئەو پەڕی هاوکاری دەکەن جا بەو پێیە یا بەو پێوەرە بە تەئکید یعنی کەرتی غەزە فەڵەستینیەکان بە خۆڕاگریان واتە مانەوە سەرکەوتون و هەدەفی ئیسرائیل یا بە تایبەتیش ناتەنیان هۆ نەهاتە جێ کە دەیگوت ئەگەر بێت و بارمتەکان ئازاد نەکا ئیتر تەدمیری دەکەین کەواتە یعنی ئیسرائیل بە پێی کۆمەڵێک پێوەرەوە هەدەفەکەی نەهاتە جێ و ناچار بوو کە پەنا بباتە بەر ئاگربەست من بە شکلێکی مەوضوعی قسە دەکەم و ئیلا من دەستخۆشی لە هەردوو لا یا لە هەموو لا دەکەم کە یعنی چوونە ژێرباری ئەوەی ئاگربەست ببێت چونکە هەر ئاشتی لە شەڕ باشترە یعنی چ ئیسرائیلە قوربانی زۆریدا چ حەماس و مقاومەت و غەزەیە
لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر لە غەزا ئاوارە بوو و ئەبنیەی زۆر خڕنۆش و خاپور بوو حتا ئیسرائیل دەستی نەک لە مزگەوتەکان نەپاراست لە ینی بەهداشتی و وەک دەڵێ بڵێن تەندروستگە و ئەوانەش وە قوتابخانەکانیش وە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانیشی کردە ئامانز کلێسەکان مەعبەدەکان ڕوونەوە لە هەمان کاتیشدا وەکو قوربانی ژیانیش تەماشە دەکەین کە 157,000 کەس کوژراوە بریندار بوو لەوانە 46,913 کەس بەس کوژرا کە سەدا 65 منداڵن ژنن سڤیلن تا ئێستا 11,000 کەسیش بێسەر و شوێنە بەو پێوەرە بە کورتی پێم وایە ئیسرائیل ناچار بوو کە شەڕەکە بوو وەستێنێ لەبەر ئەوەی شکستی خواردوو سەر نەکەوتو دەنجی ناڕازایی لە حکومەتی ئیسرائیل و لە ناو میلەتی ئیسرائیل بەرپا بوو خەڵکێک مەسەلم بە سەدان هەزار کەس چوونە ئەوروپا لە ئیسرائیل و خەڵک داتە سەر شاریعەکان و دەیان گوت بارمتەکان بجێڕۆ و ناتەنیاهو دەیگوت هێرش دەکەم هەتا بارمتەکان وەردەگرم و یەک بارمتەشی وەرنەگرتەوە بە ئاشتی نەبی. کاک شوان هەر بەو پێوەرانەی کە بەڕێزت باست کردن ئەو ناهاوسەنگیەی بینی حەماس و ئیسرائیل ئەوەی حەماس هێزێکی دیاریکرا و ئیسرائیل دەوڵەتێک کە نیوەی دنیا زیاتر با بڵێن پشتگیریەکە با بڵێن ئاکتی 7 ئۆکتۆبەر ئەو کاری لە 7 ئۆکتۆبەرا کرا ئاکتێکیان با بڵێن کارێکی منطقی بوو ئەمە یەک دوو بە پێوەری با بڵێن مرۆیی دەرەنجامە مرۆییەکان ئەوەی کە لی کەوتەوە بە هەمان شێوە کارێکی باش بوو ئەمە دوو سێ بە پێوەری سەربازی ئەو زیانەی بەر حەماس و با بڵێن گروپەکانی مقاومە کەوتن هەر لە حەماسەوە بیگرە لە فەڵەستین هەتا لوبنان هەتا سووریا هەتا تەنانەت عێراق و خودی ئێرانیش هەموو ئەمانە لە چوارچێوەی با بڵێن قازانج و زیانە لێکی بیتەوە بەڕاستی کێ لە قازانجای کێ لە زیانایە؟ بەڵێ طبعاً خۆزگا بمنووسی باە 4-5 پرسیار بوو بەڵام ئینشاءالله خوا هاوکاریم دەکا لە بیرم دەمێنێ یەک لەوە پێدادەم کە باست کرد ئایا وەک بڵێ سەرەتای دەستپێکی هێرش کە لە لای حەماس کرا لە 7 ئۆکتۆبەری 2023 ئایا منطقی بوو طبعاً مەبدەیەک هەیە لە عەرەبی ئیتر حکمەتیشە دەڵێ صاحب الدار ئەدرا بما فيها ئەوەی لە ناو ماڵە باشتر دەزانی ماڵەکەی چی تێدایە یا صاحب و شعاب ئەدرا بما فيها ئەوەی لە ناو دۆڵێکە باشتر دەزانی چی تێدایە جا ڕاستە یعنی حەماس لە 7 ئۆکتۆبەر هێرشی کرد بەڵام ناتوانین بە دەستپێشخەری لە قەڵم بدەین لەبەر ئەوەی لە 48ەوە ئەو کێشە و بێشە لە مابەینی فەڵەستین و ئیسرائیل هەیە ئیسرائیل لەسەر خوێنی فەڵەستینیەکان ئەم قوارەیە دامەزراندووە هەر کاتی خۆی بەپێی ئەو پرۆتۆکۆل حکەما و سەهیۆنی کە هێرتزل لەو کۆنگڕا ڕادگرم ئەزانی بۆچی بۆی من نەچمە ئەو مەوقیفەی کە با بڵێن ڕەوایەتی نایم بەوەی کە ئیسرائیلیەکان کارێک بکەن بەرامبەر بەوەی کە ناویان ناوە داگیرکاری بەرامبەر بە ئیسرائیل قسەکە لەسەر ئەمە نییە قسەکە لەسەر شێوازی با بڵێن کارەکەیە تۆ مادەمە زانی ناهاوسەنگی لە ڕووی سەربازیەوە بە دڵنیاییەوە ئەبێ بزانی چیەکە دێمە سەر بە پشتیوانی خۆی دێمە سەر جەنابەت مستەڵەحاتی خۆت و ئەفکاری خۆت بەکاربینە و لی مەسئولی ئەم نیش لی خۆم مەسئولم لە باسم کرد بە پێی ئەو پرۆتۆکۆل ئەو قەراراتانەی کە ئەوان کاتی خۆدایان ڕشتووە کە کۆچ بە جوولەکەکانی جیهان بکەن لە چەندان وڵاتان ئەو جوولەکانیان تەزدیر کرد نادیانە خاچی فەڵەستین ئیتر ئەم بڵێن قەواریان دامەزران تا ئێستاش چەندان شوێنی خاچی فەڵەستینیان بەزێدەوە داگیر کردووە مستەوتەناتیان تێدا بینا یا تەبنیە کردووە ئیدی ئەو کێشە هەر بەردەوام بووە هەر بە شەڕ حسێ بووە بەڵام لە قۆناغێک بۆ قۆناغێک ترەقەی کردووە بۆ نمونە لە 87 ینی زیاتر ینی ڕاپەڕینەکان چوونە قۆناغەکی تر وە لە نەوەتەکان یا 2000ەکانیش زیاتر مەبەستم ئەوێ بیڵێم یعنی شەڕ کەڕ و فەڕە هجووم دەکەی و سەحب دەکەیەوە
ويعني هنريشة وخدعة ومكيدشة يعني الشر لما بين فلسطين بتايبتي لما بين غزة وإسرائيل نوستاوا يعني بون منا بردوام للشر دابوين دیارە بڵێن غەزە مقاومە بە پێویستی زانی وە کە هێرشێک بکاتە سەر ئیسرائیل ئەو هێرشەی بۆ سەر مستەوتەنات و خەڵکی سڤیل نەکردووە بۆ سەر سەربازگەیەکی کردووە ئەوەش لەلایەکی تر کە بەڕاستی مانا بەخش بوو بەو مانایی کە ئیسرائیل بانگێشەی ئەوەی دەکرد کە ئەگەر ینی باڵندەیەک یعنی سنووری ئەوان ببەزێنی بەسەر ئاسمانی ئەواندا بفری ئەوان ئاگایان لێ پرسیارەکەی من دوایڕون ئەو زەربە قادیان لەوێت باشە پرسیارەکەی من ڕوون بێسە دەرەنجامەکانی شەڕ لە ڕووی سەربازیەوە بالێکی بینەوە حەماس دۆخی دیارە حیزبوڵڵا دۆخی دیارە ڕژێمەکەی سووریا ئەوە ڕوونەچیە لەگەڵ گروپەکانی دیکەی کە با بڵێن ئێرانیەکان و عێراقیەکان لە سووریا بوونیان هەبوو هەموو ئەمانە کە پشتگیری حەماس و بە قسەی خۆیان پشتگیری قزەی فەڵەستینیانە کرد دەرەنجامەکانیان بە کورتی پێم بڵێ بەرامبەر بە جێیشی ئیسرائیلی مادام ئەوەت پێخۆشە دێمە سەر ئەوەی ئەگەرنا پەیامەکەم بە تەواوی ناگا بەس بە هەر حاڵ دەرەنجامەکان یعنی دەرەنجامەکان من تەکیدی دەکەمەوە کە حەماس مادام لە نێو نەچوو مادام مایەوە بە زیندوو حسێبە و سەرکەوتووە لەبەر ئەوەی لەگەڵ هێزی ئیسرائیل کە هەم خۆی دەوڵەتە دەوڵەتێکی معتەرەف و معتەبەرە لە ڕووی نێو دەوڵەتیەوە وڵاتانی زلهێزیش پارپشتی دەکەن ئیدی حەماس سەرکەوتووە ئەوان شکستیان هێناوە بۆ نمونەکی منطقی بۆ جەنابتان بینمەوە یعنی بە چەند کەسێک لە کەسێک دەدەن حتا ئەگەر بە گولەی لێ بدەن ئەگەر وەسە سەری بکەون بەڵام لە نەتیجە چ پرسیارێک دەکرێت دەڵێن ئایا ماوە یا مردووە یعنی هەرچی لێ هاتبی ئەگەر ڕوح و گیانی لەبەربی مابی ئەڵێن ماوە ئێستا حەماس ڕاستە خەسارەتەکی زۆری داوە شەکەت بووە ماندوو بووە بەڵام ماوە یعنی ئەم ماوەیە مانە بۆ یعنی بەڕاستی بۆ موسڵمانان بۆ عالەمی ئیسلامی بۆ مقاومە یعنی سەرکەوتنە شەڕەفە شکۆیە یعنی با دەوڵەت سەبارەت بە ئێران و ئەوانەی کە هاوکارانیشی ئەوانەی هاوکارانیشی ئەویش دێمە بێگومان یعنی ئەویش دێمە سەری ڕستەکە گەوراکەن گفتوگوی لەبارەوەکەین کاک شوان باشە ئێران و ئەوانش بۆ باسەکە زۆر باشە هەڤاڵ جەلیل کەمێک لەمە و پێش گوتەبێژی حەماس قسەیە کرد دەڵێ ئەوەی تۆفان چالاکیەکەی کە کرا با بڵێن ڕسمی ناوچەکەی گۆڕی مەبەستی ڕۆژەڵاتی ناوەڕاستە و هاوکێشەی نوێی هێنایە با بڵێن ململانێ و شەڕی بینی ئەوان و ئیسرائیل ئەتوانی تۆ لە چوارچەوەی هاوکێشە هەرێمیەکە پێم بڵێ کە ئەوەی گۆڕانکاری بەسەرداهات لە خزمەتی پرس و دۆزی فەڵەستین نابوو یان نەخێر لە خزمەتی ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل بەخێرهاتنی کاکشوان دەکەم بەخێر بێت با سەرتاوە بڵێم هاوڕێگان ئێمە لە بەرامبەر لاردەیەکی سیاسی سەربازی داوەستاوین بە هیچ جۆرە خوێندنەوەی ئیدئۆلۆژی کەڵ ناگرێ خوێندنەوە ئیدئۆلۆژیکان خوێندنەوەیکی ئەتیقادی و باوەڕین کە لە چوارچێوەی ئیدئۆلۆژیدا جێدەگرێت ئێمە بە خوێندنەوەی سیاسی کۆمەڵی فاکتمان دەوێت دلیلمان دەوێت یعنی ئێمە بەبێ فاکت ناتوانین لەسەر بابەتەکان بوەستی یا زانیاری باوەڕپێکرا و پشت ڕاستکراوەمان دەوێت لە ڕاستیە ئەوەی کە وتەبێژی حەماس توێتی بە دیوەکەی تریا زۆر ڕاستە بەم دیوەدا بەڵێ گۆڕانکاریکی یەکجار گەورە و هەراو لە ناوچەکەدا ڕوویداوە ئەم گۆڕانکاری گەورە و هەراوە لەکوێوە دەست پێ دەکات لە 7 ئۆکتۆبەرەوە دەست پێ دەکات دانەداناگەر سەیریان بکەین پاکردنەوەی حەماسە لە غەزا وەکو سوڵتەیەکی سیاسی کە حکومدار بوو هەر ئەمڕۆ ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ترامپ دەڵێ جارێکی تر حەماس لە غەزە دەوڵەت ناگرێتەوە و سوڵتە نابینێ بەخۆیەوە هەر ئەمڕۆ قسەی ئەمڕۆیەتی و ئێستاش بەڕاستی وای لێ هاتووە ینی نەماوە و ناچمە سەرەوەی باس بکەم کە دەستپێکی شەڕەکە ئەخلاقی بوو یان ئەخلاقی بوو
چون لە شەڕێکات تۆ ژن بگری منداڵ بگری 63 کەس لەوانە ژن 20یان منداڵن دەست درێژی بکرێتە سەری ئەمە پێوەری ئەخلاقیان ئەخلاقی دەوێت بەڵام بۆ ئیسرائیل باەک جملە بڵێم ڕەنگەوە پرسیار دروستکە بەڕاستی ئەوش ئەوەیە ئەو حکوومەتەی کە ئێستا لە ئیسرائیلە ڕاستێکی پەرگیرە ڕاستێکی ئاسایش نییە ئەم ڕاستە پەرگیرە هیچ پێوەریکی نێونەتەوەیی و ئەخلاقی بۆ شەڕ لەگەڵ حەماس ڕەچاو نەکردووە ئەمە شتێکە دیارە و هەمومان دەیزانین و ناکرێ بڵێ لەسەر وێنە زەینیەکەی ئیسرائیلیش کەوت ڕاستیەکەی وەکو دەوڵەت ینی نەک لە دنیای ئیسلامی و لە ڕۆژهەڵات لە ئەوروپاش بەتای ئەوروپاشە ڕاستەوە بێگومان چون دەوڵەتە دەوڵەت کۆمەڵێک پرۆتۆکۆل هەیە کۆمەڵێک پەیماننامە هەیە کۆمەڵێکی یاسا هەیە لە شەردا دەبێت ڕەچاوی بکە ئەگەر ڕەچاوی نەکرد لەمانە دەرچوو ینی لەبەر پرسیارەتی دەوڵەتی دەرچووە و لە ئەرکەنەتەوەی و نێونەتەوەیەکانی خۆی لای داوە من نتانیاهۆ لە هەموو ئەمانە لای داوە بەوەی ئەوە بەدیهی بێتتر قسە لەسەرەوە نەکەین بەڕاستی ئەمە واقعەتێکە هیچ شتێ نایگۆڕێ هیچ شتێ بەڵام لە پشت ئەمانەوە کۆمەڵی فاکتەر هەن من نامەوێت جارە باسی و فەکتەرن کە باسی پرسەکەی جەنابەت دەکەم بەڵێ گۆڕانکاریەکە هەراو بوو حەماس تقریبەن وەک هێزێکی سەربازی نەماوە زۆرتر وەک هێزێکی ئیدئۆلۆژی و فکری دەتوانێت بمێنێت دەبزانین لە داهاتوودا چ ڕۆڵێک دەگەڕێ ئەمە گۆڕانێکی گەورە بوو لە خودی فەلەستیندا یارمەتی دەدا بە گەڕاندەوەی سوڵتەی شەرعی فەلەستین بۆ سەر شوێنی خۆی کە سازمانی بە ئێسڵاح ڕزگاری خوازی فەلەستینە مەحموود عەباس و تیپە ئەمە خەتەرێکی زۆر گەورەی سەربازیش کە ئیسرائیل هەستی ئەکرد لە سەرەتی بەهۆی ئێرانەوە حەماس بوو کە ئەمەش تقریبا ئەگەر خەتەریش بێ خەتەرێکی زۆر گەورە نیە و خەتەرێکی کاریگەر نییە لە ڕاستیدا دوو سەیرێکی لوبنان بکەین لوبنان حیزبوڵا بە ئارەزوی خۆی کنترۆلی کردەبوو فڕۆکەخانەی بەدەستەوە بوو سنوورەکانی بەدەستەوە بوو هێزێکی سەربازی بوو وەڵامی بە کەس نەدەدایەوە ئەم هێزە ئێستا زەمینگیرەوە ئیفلیج بووە لە هەموو یەکەکانی دەسڵات و تێڕوانیندا تقریبان خراوەتە کەنارەوە دەوڵەتێک پێش دێکە و ئەسڵەن پێی رازی نییە فڕۆکەخانی لێ وەردەگیرێتەوانێ ناچار دەبێت سووریە بەجێ بێڵ آخر بەشێکی هێزەکانیان لەوێ بوون و ئێران ناچار دەبێت بەشێک لە هێزەکانی خۆی لە سووریەوە جێ بێڵێ ناچار دەبێت تەرکیز کاتە سەر حیزبوڵڵا ئیسرائیل حیزبوڵڵاشی تقریبان زەمینگیر کرد و ئەم دوو فاکتەرە بوون بە باعثیەوەی سووریاش بڕوخێ سووریاش هەرز بێنێ ئێمە دەزانین کلیلی یارمەتیدانی حەماس و حیزبوڵڵا سووریا و لوبنان بوو ئەم دوانە کۆتایی هاتوو ئەمە گۆڕانێکی زۆر گرنگە لە هەمان کاتدا ئێران لاواز بووە ئێران هاوڕێگیان ئێران 7 ملیارد دۆلاری خەرجی ئەو شتە کردو کە پێی دەڵێ بەری مقاومە یا بەری خۆڕاگری 7 ملیارد دۆلار بودجەی 2-3 ساڵی دەوڵەتێکی لاوازە کەم نییە ئەم پارەیە بەڕاستی ئێستا لە تقریبا حیزبوڵڵا لە 40 شەودا کۆتایی هات هەموو سەرانیان کوژرا هەموو سەرکردەکانیان کوژرا هەموویان تەقێنرانەوە ژێرزەمینەکانیان دەستی پێکرا بۆیە دەڵێم لە ڕووی سەربازی و سیاسی و ژئۆپۆلیتیکەوە گۆڕانێکی گەورە ڕوویاوە و ئەم گۆڕانە وای کردو ئێستا هەموو کەس ئێوە سەیری هەڵوێستی ئەوروپاکەن ئەوروپا زۆر بە حەزەرەوە لەگەڵ ئێران قسەی دەکرد زۆر بە حەزەرەوە باسی دەکرد ئێستا سیرکەن هەموو ئەوروپا هەڵوێستیان لەگەڵ ئێران زۆر توندە چون دەزانین ئێران لە لاواسترین ساتی مێژووی خۆیدایە هەموو عێراقی لەدەستداوە بە چه معنا بەو معنایی حەشدی شعبی عاملیەتی جارانی نەماوە سووریا و لوبنان و فەلەستینیش لەبەر چاومانە زۆر دەمێنێت با ئەو جملەیە تاواکەم بە هەرفتی خۆت دەمێنێتەوە حوسیەکانیش بەڕاستی کاریگەریی ئەو تۆیان نییە باڵێ تەوابوو لە ئاخرەوە من دەتوانم بڵم بەڵێ واقعان گۆڕانکاریەکە گەورەیە هەراوە عەرەب قسەیان هەیە ئەڵێن ئەلئیمپریالیون وەرەق من النمور ئەو بەبرە کاغەزەی ناوی ئێران بوو شکا ورد کرا بەرەی مقاومەکەی ورد کرا وای لێ هاتووە هەموو کەس ێستا زەفەری پێدا زۆر باشە و کۆمەکت کردم بۆی پرسیارێک لە کاک شوان ڕابەر بکەم کاک شوان ململانەیەکە بوو شەڕێک هەبوو لە بینی بەرەی مقاومە ئەگوزەرا لەگەڵ ئیسرائیلە ئەم بەری مقاومەیە زەبری بەرکەوت ئەمە ناشارێتەوە و ڕەوتێکی دیکە لە با بڵێین لە جیانی ئیسلامیە لە وڵاتانی عەرەبی ئەکرێ هەبێ و ئەمە وەکو جۆرێک لە دەرفەت ببینێ بۆ ئەوی دووبارە خۆی بکاتەوە بە خاوەنی پرسی فەڵەستینیەکان و خاوەنداریەکی با بڵێین عەقڵانی تری بکە باشتر مامەڵی لەگەڵا بکە و هیچ نەبێ چارەسەری دوو دەوڵەتی بۆ بخاتە سەر ڕێچکە ڕاستەکە ئێمە بۆ ئەمە وەکو دەرفەت نەبینین کە لە ڕۆ سەربازیەکەیەوە حەماس حیزبوڵڵا بەری مقاومە بەگشتی
شکستی هێناوە بەرامبەر بە ئیسرائیل و وڵاتانی کەندا و وڵاتانی دیکە تورکیا بێت قەزیەی فەڵەستینی بگرێتەوە دەست و مامەڵەیەکی عاقلانەتری لەگەڵا بکە. ئەمە بۆ ئاوانەی بینین؟ بەڵێ بەڵێ جا بە کورتی طبعاً بێگومان چکەمە دەبێ مەوزوعیان قسە بکەین بەرەی مقاومە لە ناوچەکە گوزرێکی کاریگەری پێکەوتووە چونکە ئەو مقاومەی کە حەماس کردوویەتی بە تەنیا نەبووە مەدعوم بووە لەلایەن چەند حەڕەکەتێک و وڵاتێک بە تایبەتیش لەلایەن ئێران نە ئێران شاردیتیەوە نە ئەوانش بە هەمان شێوە بەڵام یەکێک لە گۆڕانکاریەکان بە گۆڕینی حکمی ئەسەد بەو ئیدارە نوێی کە ئێستا هەیە یعنی بووەمایی ئەوەی کە دەستی ئێران لە مەنتیقەکە بڵێن دوور بکەوێتەوە. بۆ نمونە جاران کە ئێران لەگەڵ رووسیا لە سووریای بوون لە سەردەمی ئەسەد ینی ئیسیفادیان لەوە دەکرد وەکو مەمەڕێک ڕێڕەوێک کە ئێران کۆمەچی بگاتە حزب اللای لوبنان و بگاتە فەڵەستین. ئیدی بەڵام بە گۆڕانی بە حکمی گۆڕانی ئەو حکومە لە سووریا ئێران دوور کەوتەوە. دەمێنێتۆ سەر ئەوەی ئایا ینی خۆر ئاوا چۆن مامەلە لەگەڵ مقاومەی عراقیشدا دەکات. ئێستا ئەوەش مەلەفێکە و جەدەلێکە و کێشەیەکە لە مابینی سوودانی و ئەو گروپانەی کە بڵێن لە بەرەی مقاومەی عراقی دانا. ئیتر ئەگەر بێت و ینی خۆیان حەلکەن ئەوە بڵێن بەرەی مقاومە لە ناوچەکە لاوەستر دەبی. ئەگەر خۆشیان حەل نەکەن احتیمالە عراق ڕوبەڕووی لێدان و کێشە و بێشە و ئەوانە ببێتەوە. ئەوەی دۆم لە مقابلی بەرەی مقاومە بێگومان ئەگەر بەرەی مقاومە نەمێنە ببێتە دیفاکتۆ یعنی گرنگە بەدیلێکی سەلمی ئیجابی لە ناوچەکە بێتە ئاراوە. بۆ نمونە یەکێک لە وڵاتانە کە تورکیایە کە لە هاوچێشەکەدایە لە ئیتیفاقیەکەدا بووە کە گۆڕانکاری بەم شێوەیە لە سووریا بکرێتن. تورکیاش ئەمڕۆکە لە ناتۆیە و لەلایەن وڵاتان مەسموعە بەو مانایی گوێی لێ دەگیرێ و حسابی بۆ دەکرێت و تورکیاش یعنی دەورێکی کاریگەری لە ناوچەکە هەیە لەلایەک پردی نێوان یعنی ئاسیا و ئەوروپایە و خەریکیشە کێشەی معارەزەی خۆی بە شێوەیەکی سەلمی چارەسەر بکە کە ئەمن بەڕاستی پێم باشە بۆ تورکیاش بۆ پەکەکەش کە هێزێکی چەکدارە بچێتەوە نێو پرۆسە سیاسیەکان نێو هەڵبژاردن. ئیدی لەلایەکی تر سعودیە قەتەر ئەوانەش مؤەیدن بۆ ئەوەی ئەو بەدیلە پەیدا ببی. بەڵام زۆر باشە ئایا مقاومە یعنی بە چۆک دادێ ئایا نامێنێ ئایا ئێران ئاوە دەستەوسان دەوەستی ئەوە پرسێکی دیکەیە. بەڵام دەرفەتتدان باسی تورکیات کرد باسی سعودیەت کرد باسی قەتەڕەت کرد. ئەمانە ڕاستیەکەی ئەوانەی کە ئەتوانن غەزە ئاوەدان بکەنەوە بە دڵنیای مەسر ئوردون. بەڵام من ئەمێ باسی ئەوانە بکەم کە پاریان پێ پێتەڵێم بۆچی ئەوانەی کە ئەکرێ و ئەتوانن غەزە ئاوەدان بکەنەوە پێچەوانەی تێگەیشتنە حەماسیەکەن بۆ یان باب نەڵێن تێگەیشتنی حەماس پێچەوانەی ڕەفتارە حەماسیەکە و تێگەیشتنی بەرەی مقاومەن بۆ چارەسەر و گرفتیان لەگەڵیا هەبوو. سعودیە گرفتی لەگەڵیان هەیە بە دڵنیاییەوە تورکیا لە هەندێک پرسی دیاریکراوە گرفتی لەگەڵیان هەبوو. قەتەر لەو نێوەندەیە یاریەکە لە ئێران نزیکە دێتەوە لای کەنداویەکان دەچێتە لای تورکیا. بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی کە ئەکرێ غەزە ئاوەدان بکاتەوە دەستی فەڵەستینیەکان بگرێ بە تێگەیشتنە کۆنەکەی حەماس مقاومە ناتوانێت یارمەتی فەڵەستینیەکان بە. بەڵێ خۆی بەڕای من ئاوەدانکردنەوەی غەزە موبەررە واتە تەبریری هەیە و ئەمری واقعیشە چونکە ئەگەر لە حاڵەتی شەڕدابوون موبەریر ئەوە بوو کە ناتوانن دام و کۆمەچی بکەن. بەڵام ئێستا شەڕ وەستاوە لە خۆشیەوە نەوەستاوە بە ئیتیفاقیەکی نێودەوڵەتیە هەرێمیە
تەنانەت میسر و قەتەر و ئەوانەش تێدانە و ئاگیان لێە بە سەرپەرشتی و سەرکردایەتی و ئیعازی ئەمریکا. کەواتە قۆناغی دووەم چییە؟ قۆناغی دووەم ئاوەدانکردنەوەیە. یعنی من پێم وایە چەندان وڵات ینی بەشداری دەکەن لە ئاوەدانکردنەوەی غەزە. من پێم وانییە ینی حضور و وجودی حەماس ببێتە هۆی ئەوەی بڵێن هاوکاری فەڵەستین دەکەن بەڵام هی غەزەنا، یا حەماس یا مقاومە لە غەزە ماوە هاوکاری ناکەن، چونکە کوێ تەدمیر بووە تەمان غەزە و دەوروبەری هەندێک لە کەرتەکانی تر و شارەکانی تر لە قۆناغی دووەمە بۆ دەتدامی لە قۆناغی دووەمە تێگەیشتن ویستی با بڵێن ڕێکەوتنەکە بە دیاریکراوی ئەوەیە کە لە قۆناغی دووەمە بوونی سیاسی و با بڵێن مەترسی حەماس بۆ سەر ئیسرائیل نابێ وجودیە بێ، ئەگەر نا هیچمان نەکردووە. بەڵێ باز دەکەم یەک مبەریر هەیە بۆ ئاوەدانکردنەوەی غەزە و دەبێ ئاوەدانیشی بکەنەوە خۆشیش بۆ ئەو کەسانەی کە بەشداری لە ئاوەدانکردنەوەی دەکەن و نەنگە بۆ خەڵکانێک بە تایبەتی بۆ وڵاتانی عەرەبی توانای ئاوەدانکردنەوەیان هەبی و مەجاری ئاوەدانکردنەوەیان هەبی و دام و کۆمەچی غەزە نەکەن. و مەسەلەی مانەوەی حەماسیش ئەمن پێم وایە یعنی هەر دەمێنێتەوە و بەردەوام دەبێت، چونکە یعنی ناڕاستە و خۆ ئەگەر ڕاستە بەردەوامی سیاسی لە وڵاتانی عەرەبی سەربازیش حەز دەکەم وەڵا بەردەوامی سیاسی و سەربازی، یعنی ئەگەر ڕاستە و خۆ هەندێک لە وڵاتان یعنی ماستا و یامەکرد بۆ خۆر ئاوا دەکەن، یعنی تەبەڕا لە حەماس دەکەن، بەڵام بەنا ڕاستە و خۆش حەماس بوو بە ڕەسی ڕمح بە نقطەی قووەت بە شان و شەوکەت بۆ عالەمی عەرەبی بۆ عالەمی ئیسلامی بۆ ئومە ئیسلامی سەری مسلمانان و جیهانی ئیسلامی بەرز کردەوە، یعنی نیابەتەن وەکالەتەن لە جیاتی هەمووان شەڕی کرد، لە جیاتی هەمووان تەدعیەیدا، لە جیاتیەوەی هەموو وڵاتان تەدعیە بدات تەنیا و تەدعیەیدا. یعنی بەڕاستی ئەمڕۆ مەفروزە ئەوان بێن بە پارە لە خزمەتی دابن حەماس، یعنی ئەوەندە ئاسان نییە یعنی مقاومەکەی لە نێو بچێ. تەنها حەماس نەبوو، خەڵکی غەزەش بوون بە دڵنیاییەوە و حیزبوڵاش بێگومان یەک پرسیار هەیە من بێگومان حەزەکەم ئیتر کۆناغەکە بەرینە شوێنێکی دیکە کاک جەلیل ئازادی خواز. شتێکە بوو ئەکرێپی ناوی بنین گەمەی سفری لە بینی حەماس و ئیسرائیل ئاگوزەرا، کەڵم ئیسرائیل مەبەستم توندڕەوەکانی ئێستا حکمیان بەدەستە تونداژۆکان. گەمەی سفری یەکتر تەواوکردن، ئەمە تەواو ئەم گەمەی سفریە بۆ کەسیان نەچووە سەر و ئەچینە قۆناغی چارەسەر وردە وردە. پرسیارەکە ئەستەمە بەو مانایی ئەستەمە کە ئێستاش جێگیربوونی بە تەواوی ئاگربەست مطلق نییە. هەر دقیقە احتیمالی هەیە و ئاگربەستە هەڵوەشێتەوانێ و بە هەڵوەشاندنەوەی ئاگربەست ئەو کاتە دەگەڕێنەوە سەرەتای دەستپێکردنی شەڕ و نتانیاهۆ زۆر مەیلی لەمەیە لە ڕاستیدا و بەشێکی زۆر لە ڕاستڕەوەکان و ڕاستە پەرگیرەکان کابینەی ئیسرائیل مەیلیان لەم بابەتەیە. ئەی کاریگەری هاتنەوەی ترەمپ چی لەسەر ئەم بابەتە؟ چونکە ئەمە قسەکەیە. دەگەمە سەرەوەش لە ڕاستیە خودی ئەو ئاگربڕەش ئێستا دروست بووە، نەهیمەتی حەماسە نە دەوڵەتانی عەرەبی نە هیچ کەسێکی تر، فقط پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بە ئەمریکا و ئیداری ئەمریکاوە بە گوشاری ئەوانەوە ئاگربڕە دروست بووە و ئەوان توانیویانەوە ئاگربڕە دروستکەن. ئەگەر ئەوان ئەمڕۆ لەو ئاگربڕە بکشێنەوە هەر ئەمڕۆ نتانوە دووبارە لە غەزە دەداتەوە، لەوا هیچ گومانم نییە من. بەڵام پێم وانیە ئەوان لەو ئاگربڕە بکوژێنەوە چون پرۆژەی دیکەیان هەیە، هەم ئەوان پرۆژەی دیکەیان هەیە، هەم ئیسرائیلیش پرۆژەی دیکەی هەیە لە ناوچەکەدا کە دەیەوێت بەوە ڕابگا. من پێم وایە بەپێی ئەوەی کە ئێران ئێستا ئیتر ناتوانێت فاکتەری تێک دەربێ، ئیتر ناتوانێت دەستی بە حەماس بگا و تەسلیحی کاتەوە جارێکی تر. حەماس یارمەتی ئێرانی لە ڕووی سەربازی و داراییەوە پێناگاتەوە، ئەگەر پێشی بگاتەوە زۆر زەرکەم پێ دەگاتەوە کە ناتوانێت خۆی پێکۆ کاتەوانێ. ئەم ئاگربڕە دەتوانێت بوەستی ڕاگیر بکرێت بەوەی کەم ترامپیش مەیلی لەسەر هێڵانەوەیەتی. ئەم دوانە فاکتەری زۆر گرنگن بۆ ئەوەی ئەم ئاگربڕە جێ دەکەوێت. بەڵام ئەم ئاگربڕە بە مەبەستێ جێ دەکرێت لە دوور و لە نزیک حەماس ئیداری سیاسی غەزە بەدەستەوە ناگرێتەوە. هیچ وڵاتێک لە وڵاتانی ئەوروپایی ئەوانی کە پشتگیری ئیسرائیل حەماس ئەم با بڵێن ئیداری غەزە بەدەستەوە ناگرێتەوە،
بەویستی غەربی ڕۆژئاوایی ئیسرائیلی عەرەبی هەموو ئەوانەی کە کۆمەکیان کردەوە بۆ گەیشتن بە ڕێککەوتنەکە تەنانەت بەویستێکی ناوخۆیی فەڵەستینیش بە تێگەیشتنی من وایە بە هەندێک نمونەت بدەمێ پێش دەستپێکردنی 7 ئۆکتۆبر بە چەند مانگ مؤسسەی واشنگتن کە ژووری فکرە لێرە خۆتان دەزانن ڕاپرسێکی کردووە لە فەلەستین لە غەزە لە خەڵکی پرسیوە چەندە لە حەماس ڕازین و چەندە هاوڕێ و پرۆژە سیاسیانی حەماسن و چەندە لەو دەسەڵاتدارە رازین وەڵامی 73% خەڵکی منفیە 73% خەڵکی غەزە داوا دەکەن سوڵتەی حەماس کۆتایی بێ و ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستین بگەن ئەمە یەک نمونەی دووەم شەڕی ئێستا دیسان دەتوانێت زۆر کاریگە هەبێ لەسەر ئەو وەسعیکە پێشتر بووە سێ هەموو وڵاتانی عەربی ئەو وڵاتانی کە ئێوە ناوتان هێنان جگە قەتەر کە مەیلێکی هەیە دیارە مەیلی قەتەر مەیلێکی ئیخوانیەوە بعدەن دەکرێت باچی لەسەر جگە کە قەتەر مەیلێکی هەیە هیچ کامیان لە ڕووی گوتاریەوە لە ڕووی استراتیژیەوە لەگەڵ حەماس نین و نایانەوێ وڵاتێک ئاوەدان بکرێتەوە کە سوڵتەی سیاسی حەمات بەسەریەوە بێ ئەوروپایەکانی شەروەها بۆیە بڵێ غەزە بەڕاستی لە بەردەستە وێران بووە دەبێت ئاوەدان بکرێتەوە خۆ بە پارە ئاوەدان دەکرێتەوە پارە لای کێیە پارە لای وڵاتانی عەربی کەندا و لای وڵاتانی ئەوروپایە پارە لای حەماس نییە لای ئێران نییە لای لوبنان نییە لای حیزبوڵڵا نییە ئەوانن کە دەتوانن بێن ئەم کارە بکەن لە لای تورکێش نییە هاوڕێگان ئێوە ئاماژەتان بە تورکێدا تورکیا ئەسڵەن عنسوری مەطلوب نییە بۆ قەزەی فەلەستین من بەسەراحەت ئەوە بڵێم قەزەی فەلەستین دەبێت بە عەرەب و بە فەلەستین چارەسەر بکرێت هەر لایەنێکی تر خۆی تێبکێشێ بۆ بەرژەوەندی و بازرگانی بەڕێز جەلیل مادەم باسی چارەسەرمان کرد خوا باسی چارەسەری دوو دەوڵەت کە ڕاستیەکەی وێنە گەورەکەی گەیشتنە بە چارەسەر لە پەیوەست بە کێشە و ململانەی فەڵەستین ئیسرائیل ئەم پرسە دێتەوە سەرباس با بڵێن بە تایبەت لە چوارچەوەی هاتنەوەی ترەمپ و ئەگەری دووبارە بژانەوەی ڕێکەوتنی ئیبراهیمی بە کورتی بۆی دەرفەت بم بە کاکشوانیش باشە بەڵام وەختەکە وەگێکدا بەچکە ئێسازەکە من زۆر کەم قسەم کردووە تێگەی ئەرز بێ من پێم وایە بۆ خۆم پێم وایە ئەم پەیمانە نوێ دەکرێتەوە واستان پرسی دوو دەوڵەتی لەوێدا ینی دەوڵەتێکی فەلەستینی و دەوڵەتێکی ئیسرائیلی زەرورەتێکی بابەتی کەس ناتوانێت حەشا لە موقعەکە دەبێ ببێ و پێم وایە عەرەبستانی سعودی کە لە پرۆسەی دانوسان بوو لەگەڵ ئیسرائیل لە پەیمانی داووددا بڕیار ئەوە بوو کە دەوڵەتێکی فەلەستینی دروست بکرێ و ئەگەر لێم نەگرن بە بیری تێکدەرانە سیر نەکرێ هێرشی 7 ئۆکتۆبر لەلایەن ئێرانەوە ڕێکخراپ بۆ بەرگریکردن لەما بۆی دەوڵەتی فەلەستینی دروست بێ بۆی عەرەبستان نێتە ناو مەسەلەکەوە بە هاتنی عەرەبستان هژمۆنی دنیای عەرەب لە مەسەلەی فەلەستیندا زیندوو دەبووەوە هاوڕێیان با تۆزی واقعبین بین مەسئلەی فەلەستین مەسئلەی خەڵکی فەلەستین نەبوو ئەم جارە مەسئلەی خەڵکی عەرەبی داگیرکراو نەبوو ئەم جارە مەسئلەی ئێران و هژمۆنی دەوڵەتی ئێرانی بوو بەسەر جیهانی ئیسلام و عەرەبیدا و هەموو جیهانی ئیسلام و عەرەبی ئەمە دەزانێ و ئەم شەڕە بەبێ پرۆژە دروستکرا بەبێ بەرنامە دروستکرا بەبێ ئستراتیژی دروستکرا هەموو لێکەوتەکانی پێمان دەڵێ بەڵگە هەیە لەسەرەوەی کامانە لە بەندەر ئەنزەلی لە باکووری ئێران تەمرینیان پێکراوە ڕاهێنراون بۆ ئەم شەڕە نێکراون بۆی لێرەوە دەمێت چ بڵێم لێرەوە دەمێ بڵێم بەڕاستی ینی دەرکەوتۆ لە ڕەوەندی مێژووی خەباتی خەڵکی فەلەستیندا بۆ بەدەستهێنانی دەوڵەتی خۆیان هەر فاکتەریکی نامحیتی و ناعەرەبی بچێتە نەو ئەم بابەتەوە چارەسەری ناکات تێکی دەدا و تورکیا خۆی لە پەنجەی دەستی تا ئێرەی خوێنە ئەو کۆمەڵکوژیەی کە ئیسرائیل لە غەزە کردو دیاربەکر و لە منطقەی سوور و لە شەڕەکانی خەندەق کردوێتی ئێران لەو خراپترە لە مواقعدا بۆیە ئەمانە عنسوری مەطلوب بانەڵی زۆر قسەی یەک نوکتە و نوکتە چوونی تورکیا بۆ سووریا بە خوێندنەوەی وردی نەمانی هێزەکانی حیزبوڵڵا و ئێران بوو لە سووریا بە تەوافقێ بوو بۆ بەرگریکردن لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئیسرائیل کە موفقیش نابێت دواتر ئەگەر خراپ قسە دەکەین ڕوونە کاکشوان ڕابەر بۆ خراپە دەرفەتێک هاتۆتە پێش دووبارە گفتوگۆ کرێتەوە گفتوگۆ وڵاتانەی عەرەبیتیان وڵاتانی کەنداویتیان ئەمریکا پێی خۆشە و ئەمریکایی بەردەوام گلەیمان لێ هەیە لەبارەوەی کە پشتگیری ئیسرائیلەکە هیچ بۆ فەڵەستین ناکات چارەسەری دوو دەوڵەتی پێیە و شتێک فەڵەستینیەکان و ناوچەکەش
ئیسراحەتەکەن لەبارەی ئەم شەڕ و بێنە و بەردەیەوە ئەمە بۆ خراپە ئەگەر وردە وردە لە چوارچەوەی ڕێکەوتنی ئیبراهیمی شابێ لە ناوچەکە با بڵێن سەر پێ بخرێ بکەوێتە سەر ڕێ. بەێ خۆی کاگڕەنجی بەڕێز بە کورتی طبعا حوتی ئۆکتۆبەر کە بڵێن مقاومە لە غەزە ئەو حرەکەتە عسکەریەی بەرامبەر بە ئیسرائیل کرد لە زمنی ئیتیفاقیای ئەبراهام واتە ئیبراهیمی بوو دەتوانم بڵێم بەو مانایی کە هەندێک لە وڵاتانی ناوچەکە دەستیان بە تەطبیع و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان کرد بە ڕاستەوخۆ بینە ڕاستەوخۆ بە ئاشکرابی یا بە خەفی لەگەڵ ئیسرائیل چوونە پێش. طبعا ئەمریکا بەرنامەی وابوو کە گۆڕانکاریەکی جەذری لە ناوچەکەدا بکە کە لە ساڵحی ئیسرائیل بی لە دژی فەڵەستین بە تایبەتیش لە دژی کەرتی غەزە بێت چونکە ئەوەمان لە بیرنەتی لە ئێستادا و لە داهاتوشدا ینی خۆر ئاوا بە تایبەتی بە سەرکردایەتی ئەمریکا یعنی مەساڵحی خۆیان لەو ناوچە دەوێ ئەگەر تەغییرات لە ناوچەکەدا بکەن ئەگەر ناوچەکەدا بڕێژنەوە هەر بە پێی مەساڵحی خۆیان گۆڕانکاری تێدا دەکەن و دای دەڕێژنەوە بەو مانایی کە خێر و خۆشیان بۆ خۆ دەوێ بۆ ئەو خەڵکەی ناوێ و دەیانەوێ ئەم وڵاتانەی کە بەهێزن گۆڕانکاریان تێدا بکەن بە جۆرێک لە جۆرەکان بە میکانیزمێک کە زەعیف بن یعنی ببنە کۆمەڵێک دووەیلاتی گچکە و ئەوانە بۆ ئەوەی ئەوان بە ئارەزوی خۆ سەریان تێبنێن و حوتی ئۆکتۆبەر ئەمەی ڕاگرت کاکشوان بە ئەمن حەز دەکەم قسەکەم یعنی ئەو بۆ ئەوەیان بوو کە ئەو پلان و پیلانە هەڵبۆشێتەوە دێمە سەر قەزیەی دەوڵەت ینی لە چ ڕوانگەیەکەوە دروستە لە چ ڕوانگەیەکەوە دروست نییە لەو ڕانگەیەوە دوو دەوڵەتی بەلای خەڵکی غەزەوە دروست نییە کە ئیسرائیل بە هێزێکی داگیرکەر و متعدی دەزانن یعنی ئەگەر بێت و بە ڕسمی بکرێتە دوو دەوڵەت معتەرەف دەبن دەبێت تعامولیان لە نێو دەوڵەتان لەگەڵدا بکرێ مافی هەردووکان مەحفوظ و پارێزراو بی ئیسرائیل لێرە جێگیر بی چیدی فەڵەستین داوای ئەوە نەکا کە بڵێ ئیسرائیل داگیرکەرە با سەحب کاتۆ باوا بکە بۆ نمونە لە ڕووی ئیعتیقادی ئیسلامیەوە بە هەمان شێوە ینی کە شوێنێکی مقدەس لەوێ کە یەکەم ڕووگەی موسڵمانانە کە قودسە بەڵام لەو ڕۆوە دروستە بەڕای من کە کۆتایی بە خوێنڕێژی بێ ئاشتی بەرپا بکرێ کە من ئینسان بە سنتەر دەزانم کە ئینسان لە هەموو شتێک بە گەورەتر دەزانم کە ئێرە جێ ئەوە نییە ئەگەرنا کۆمەڵێک ئاەت و حەدیثم بۆ جەنابتان دینانەوە لەسەر ئەهمیەتی ئینسان کە خوای گەورە دەفەرمێ من قەتەل نەفسا بغەیری نەفس ئەو فەساد فی الأرض فکەئەنەما قەتەل الناس جەمیعا ئیدی لەو سۆنگەیەوە ئەگەر بێت و ینی چارەسەری کێشە بکرێ فەڵەستین بکرێتە دەوڵەت ئەمن بە چ قازانجێکی دەبینم بۆ نمونە ئێستا ئیسرائیل هەر دەوڵەتە دەوڵەتێکی دیفاکتۆیە وڵاتان ئیعترافی پێ دەکەن وڵاتان هاوکاری دەکەن ئیدەن چێ دەوڵەت نییە چێ زەرەر دەکات چێ باجەکەی دەدا فەڵەستینیەکان ئەگەر فەڵەستینەکە لە ڕووی سیاسی و استراتیژی سیاسی دەکەن ئیشی لە ڕووی سیاسی ئەگەر بێت و فعلەن دوای ئاگر بەس بە ئیتیفاقیەکی نێودەوڵەتی فەڵەستینیش ببێتە ینی دەوڵەت ئەو کاتە خۆر ئاواش لێی مەسئولە یەک ئاعترافی پێ بکە و بەرگری لێ بکە و بیپارێزی و بۆ فەڵەستینیەکانیش تەنەفوسەکە حەسانەوەیەکە لە شەڕ دوور دەکەونەوە ئیدی هەتا قۆناغەچیری بۆ نمونە یعنی و لە نێو فەڵەستینیشدا بۆ کەرتی غەزەش باشە بۆ زۆر ڕوونە چونکە ئەو کاکشوان بە ئەخیر پرسیاردا معتەرەفە دەبێ هەموو فەڵەستینیەکان بە یەک پاکێج بپارێزرێت زۆر باش زۆر یەک قسەی ئاخیر دەکەم ئەگەر فەڵەستین بوو بە یەک دەوڵەت ئەو کاتە بۆ نمونە هەڵبژارنێکی مەدەنی دەکرێت زۆر باشە ئەگەر ئەو جارە گەل لە جاران زیاتر حەماسی هەڵبژار وەکو ڕابردوو سەدا 86 هینا ئەو جا لەباریان بەر حکومەتی بەسەر و ڕوونە کاک جەلیل پرۆسەی دوو دەوڵەت زۆر بە کورتی چارەسەری دوو دەوڵات سەرەگرێ یان نا ئەمە ئێمە لە بەردەمیابین و کابینەکەی ترامپێت
بۆ ئەو پرسە حازرەیە حازر نییە بە کورتی خوێندنەوەی پێش ئەوە من ئەگەر خەڵکی فەلەستین دەنگیاندا بە حەماس پیرۆزی بێ کەس حەسا لەوە ناکات پیرۆزی بێت تەواو بەڵام من تەسەوەری خۆم بۆ چون خۆم خوێندنەوەی خۆم لەبارەی پرسەکەی جەنابتەوە دەڵێ من پێم وایە ئەگەری دروستبوونی دەوڵەتی فەلەستینی هەیە بەڵام دەوڵەتێکی نامەسەلح تێدەگەی ئەگەر ئەم دەوڵەتە دەوڵەتێکی مسلح بێ ئیسرائیلەکان ناچنە ژێرباری ئەمە و قبولی ناکەن چ کابینەی نتانیاهۆ و ڕاستەپەردیرەکان بێ هەتا چەپەکانیش ئەمان ناتوانن ئەم مەترسیە گەورە استراتیژیکە لەسەر بوونی خۆیان مەسئلەکە مەسئلەی بوونە قبول بکەن جوابەکەم وەرگر کاک جەلیل سواس دەکەم جوابەکەم وەرگر بە دڵنیاییەوە لە کاتی دیکە گفتوگۆکەین کاک شوانتخوا با پرسیارێکت لێ بکەم هیچ پەیوەندی بە بابەتەکەی ئەم شەوانەوە نەبێ بەڵام لە ڕسمە گەورەکە پەیوەندی پێوە هەیە کۆمەڵی دادگەری پەیوەندی لەگەڵ ئەحمەد شەرع هەیە یان نا هێزی ئیسلامی دیاریکراومان لە کوردستان گوێ لێ بوو وتیان ئێمە پەیوەندیمان لەگەڵا هەیە قسەی لەگەڵاکەین ئێوە هەتانە یان نا بە کورتی بەڵێ بە کورتی بە هیچ شێوێک کۆمەڵی دادگەری لە ڕابردوو پەیوەندی بە هەیەی تحریری شام بە تهدید بە ئەحمەد شەرعەوە نەبووە بەڵام ئێستا کە ئیدارەی دەوڵەت لە دەست ئەوانە و وڵاتان تەعاملیان لەگەڵدا دەکەن ئێمەش حزبێکی سیاسین و لە ناوچەکەین زۆر بە تەبیعی دەزانین چۆن لە دوێنێوە علاقەتی سیاسیمان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی تری ناوچەکە هەبووە بە هەمان شێوە دەستان پێ کردووە بە هەوڵەیان داری نوێی سووریا شەبیه هەر وەک وڵاتانیش بەڵێ دەستان پێ کردووە یان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە دەبێ لە مخەیەلە و لە ئەجندای دیبلۆماسیەتمان دابی بیر لەوە بکەین و کە لە حاڵەتێک لە کاتێک ئەگەر بە پێویستی بزانین علاقەت تەبەنی دەکەین بەڵام لە پێرێوە بوو ئەوە سێ ڕۆژ پێش ئێستا سەرۆکی کۆمەڵی دادگەری نامەیەکی ئاراستەی ئەحمەد شەرع کردووە کە کۆمەڵێک تەوسیاتی چاچی تێدا بووە کە بۆ سووریا بەگشتی باش بووە بە تایبەتیش بۆ کوردەکان باش بووە زۆر باشە شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان باس دەکەم لە هەولێرەوە لەگەڵما بووی جەلیل ئازادی خواز نووسەر و شرۆڤەکار ئێوەش لە ڤێرجینیای ئەمریکاوە لەگەڵما بوون گەلێک سپاس بۆ ئێوەش دەست خۆش سپاس بۆ ئێوەشمان دوونەوە بەدوعا